ئەی نەمراونی ڕێگای ڕووناوکی، ئەی ئەستێرە گەشەکاونی ئاسمانی تاریکی ستەم، چۆن بتاندوێنین و کام وشە هەیە بتوانێت قەبارەی قوربانی ئێوە لە خۆیدا جێبکاتەوە. ناوەکانتان بوونەتە شنەبای بەیانیان و سرودی سەرلێوی کچانی چاوگەشی نیشتیمان. ئێوە نەڕۆیشتن، بەڵکو لە هەر دڵۆپە خوێنێکدا کە لەسەر شقامەکە نەخشا بوون بە هەزاران گوڵی هیوا و لە هەر چریکێکی ئازادیدا کە لە گەروی ژنێکەوە هاتە دەر دەنگی ئێوە دەبیسترایەوە. هەموو شتێک لە تاوڵە قژێکەوە دەستی پێکرد لە ناوی ژیناوە کە بوو بە کۆدی شۆڕش و ڕەمزی ژیانەوە. ئەو کاتەی جەستەی بێجیانی ژینا بووە پردێک لە نێوان ترس و ئازایەتیدا، ئێوە ئەو کاروانە بوون کە بەسەر پردەکەدا پەڕینەوە و مەرگی خۆتان کردە هەوێنی ژیانێکی نوێ بۆ گەلێک. ئێوە پشکۆی ئەو ئاگیرە بوون کە لە خرمانی تووڕەیی و خۆڕاوگری دەیان ساڵە بەرپا بوو. مردنێکتان هەڵبژارد کە پەیامی ژیانی تێدا بوو، مردنێک کە لە هەناوی خۆیدا تۆوی ئازادی و سەربەرزی دەپەروەراند. لەگەڵ هەر گولەیەکدا کە بەرسینگی ئێوە دەکەوت، دیواڕێکی زیندانی گەورە دەڕووخا و لەگەڵ هەر هاوارێکدا کە لە گەروتانەوە بەرز دەبۆوە، بناغەی کۆشکی ستەم دەلەرزی. شەقامەکانی سنە و سەقز، گەڕەکەکانی تاران و کرماشان، کۆڵاونەکانی زاهیدان و مەهاباد، هەموویان شاهیدی جوامێری ئێوەن. هەر بستێکی ئەم خاکە کە بە خوێنی گەشی ئێوە ئاودراوە و بۆنی ئازادی لێدێت، ئێستا ئەو شەقامانە تەنیا ڕێڕەوی ئاسایی نین، بەڵکو بوونەتە کتێبێکی مێژووی زیندوو کە لاوپەڕەکانی بەناوی ئێوە نەخشاون. هەر بەردێکی سەر ڕێگاکان چیرۆکی قاورەمانێتی کچێک یان کوڕێکی ئازایی وەک ئێوە دەجێڕێتەوە کە سنگی خۆی کردە قەڵغان و بە دەنگی بەرز هاواری کرد: ژن، ژیان، ئازادی. ئێوە نەڕۆیشتن، بەڵکو بوون بە ڕیشەیە و داورە بەرزەی کە ناوی ئیرادەی گەلە و لە قوڵایی خاوکی نیشتیماندا و چقیوە. ئێوە بوون بە حیماسە و داستان، بوون بەو ئەفسانە نوێیانەی کە دایکان بۆ منداڵەکانیان دەیجێڕنەوە تا فێری ئازایەتی و خۆشەویستی خەڵک ببن. لە چاوی هەر گەنجێکدا کە بە ڕووی زوڵمدا و دەوەستێتەوە، سیمای ئێوە دەبیندرێتەوە. لە دەنگی هەر ژنێکدا و کە بێترس قژی دەشەکێنێتەوە، ئازایەتی ئێوە شەپۆل دەدات. ئێوە بوون بە هەناسەی شۆڕش، بە ترپەی دڵی هیوا و بە ڕەنگی ئاڵای ئاسۆیەکی گەشتر. ئێمە دەزانین دایکەنتان هێشتا چاوەڕێن، لەبەر دەرگا و سەیری ڕێدەکەن و فرمێسک بەسەر وێنەکانتاندا دەڕێژن. دەزانین باوکانتان لە بێدەنگیدا خەمێکی قوڵ وەک چێوێک لەسەر شانیانە. دەزانین جێگای ئێوە لەسەر سفرەی نان خواردن و لە کۆڕی هاوڕێیانتاندا هەمیشە بەتاڵە. بەڵام دڵنیابن کە ئەو خەمە گەورەیە بۆتە هێزێکی بێوێنە. دایکانی ئێوە بوونەتە سیمبولی خۆڕاوگری و
باوکانیشتان بوونەتە چرای ڕێنوێنی. خوێنی ئێوە ئەو پەیمانەیە کە نەوەی نوێ لەگەڵ ئازادیدا بەستوویەتی، پەیمانێک کە هەرگیز ناشکێت. ئەی شەهیدانی ڕێگای ژیان، ئێوە لە مێژوودا بزر نابن، چونکە ئێوە خۆتان مێژووتان نووسیەوە. ئێوە بوون بە ویژدانی زیندووی گەلێک کە چیتر کۆیلاویەتی قبوڵ ناکات. ئێوە لە یاد ناوچن، چونکە یادی ئێوە لەگەڵ هەناسەی ئازادی خوازەندا دێت و دەچێت، تا ئەو ڕۆژەی کە لەسەر گۆڕە پاکەکانتان گوڵی سەرکەوتن دەڕوێت و سرودی ئازادی بە یەک دەنگ و بە زمانی کوردی و فارسی و بەلوچی دەڵێنەوە. یادی ئێوە زیندووە و ڕێگاوتان پڕبوارە. ئارام بنون ئەی ڕۆڵە نەمرەکانی خۆری ئازادی، چونکە ئەو بەرەبەیانەی ئێوە خوێنی خۆتان بۆ بەخشی بێگومان هەڵدێت. ئەی چراوەڵگرانی شەوی بێدەنگی، ئەی ئەوە ڕوحانی بوونە گڕکان و تاریکیان سووتان گوێ بگرن. ئەمە هاواری ئێمەیە، نەعرەتی برینەکانمانە، زرنگەی ئەو زنجیرانەیە کە خوێنی گەشی ئێوە پچڕاندنی. ئێوە نەمردن، چۆن ڕووناکی دەمرێت، چۆن هەتا و لە ئاسماندا دەبڕێت. ئێوە بوون بە وشە، بە سرود، بە دروشمێک کە لە قوڵاوی گەروی هەر ئازادی خوازێکەوە دەگوترێتەوە. ژن، ژیان، ئازادی، پرچە بڕاوەکەی ژینا بووە ئاڵای ڕاپەڕین و خوێنی ئێوەی نەمر بووە مەڕەکەبی نووسینەوەی مێژوویەکی نوێ. جەلاد وای دەزانی بە کوشتن دەنگەکان کردەکەوت و بە زیندان ئیرادا دەشکێنێت. چەندە جێل بوو نەیدەزانی هەر دڵۆپە خوێنێکی ئێوە دەبێتە تۆوی هەزاران شۆڕژگێڕ و هەر ئاڵخێکی دایکێکی جەرگ سووتە و دەبێتە ڕەشەباویەک و کۆشکی ستەم دەڕوخێنێت. ئەم شەو شەقامەکان بۆنی باڕووت و خوێنیان لێ دێت، بەڵام لەگەڵیشیدا بۆنی گوڵی هیوای لێ دێت کە لەسەر گۆڕی ئێوە شین بووە. ئێمە لە دواوی ئێوە فێری ئەوە بووین کە ترس گەورەترین دوژمنمانە و مردن لە پێناوی ئازادیدا شیرینترین ژیانە. چیتر فرمێسکەکانمان بۆ شیوە نین، بەڵکو بوونەتە دڵۆپی ئاگر و لەسەر دڵی دوژمن دەتکەن. چاوەکانمان پڕن لە قرچەی تۆڵە، تۆڵەیەک کە بەرد نییە بەهاوێژرێت، بەڵکو دروستکردنی دنیاویەکە کە ئێوە خەونتان پێوە دەبینی. سوێند بەو خاوکەی ئێوەی لاوێزگرتووە، سوێند بەو ئاسمانەی شایەتی فڕینی ڕوحتان بوو. تۆڵەی ئێوە لەبیر ناوکرێت. تۆڵەی ئێوە بنیاتنانی کۆمەڵگاویەکە کە تێیدا و کچێک بە تاوانی ژنبوونی ناکوژرێت، گەنجێک بە تاوانی خواستنی ژیان گول لەبارە ناوکرێت و مرۆڤێک بە تاوانی بیرکردنەوە زیندانی ناوکرێت. ئەی شەهیدانی ڕێگەی ژیان، ئارام بنون. ئەو ئاگرەی ئێوە لە دڵمەندا و کردانەوە هەرگیز ناکوژێتەوە. ئەو ڕێگایەی ئێوە بە خوێن
کاتێک خۆری ئازادی هەڵدێت و چرۆی ئومێد دەپشکوێت، ناویەوە دەبێتە سرودی سەرزاوری منداڵانمان و یادگاریتان دەبێتە چرای ڕووناوچی نەوەکانی داهاتوومان. ئەو ڕۆژان نزیکە، زۆر زۆر نزیکە، ڕۆژی تۆڵە، ڕۆژی سەربەستی، ڕۆژی ژیان. ئەی خاوکی تین و بەخوێن، ئەی باوی شەماڵی هەڵگری دوایین هەنەوسا، گوێ بگرن لە چپەیە و ڕۆحانەی کە بوونە گڕوو، لە زریکەیە و ناوانەی کە بوونە سرود، لە کام قوژبنی تاوریکی مێژوودا دەستی ڕەشی شەو گوڵاوڵەیەکی سووری لە چڵە کردەوە و پێی وابوو بەهارەمرێت، لە کام کەناوری زوڵمەتدا جەلاد قژی کچێکی ئەبڕی و وەریەزانی دیبا ناوی شڵەقێنێت. ئەوان ویستیان بە خوێنی ژینا و چرای ژیان بکوژێننەوە، کەچی نەیانزانیە و خوێنە بوو بە ڕۆن و چرا خاونەکەی ڕووناکتر کردەوە، نەیانزانیە و تاڵە فرچانەی بە زەبری قین ڕژاونە سەر خاک بوون بە ڕیشەی داوڕستانێکی چڕ لە ئازادی. ئێوە نەمردوون، ئێوە نەمردوون ئەی شەهیدانی ڕووناوچی، مەرگ بۆ ئەو کەسانەیە کە ناوەکانیان لەگەڵ تەرمەکانیاندا و خرێتە ژێر گڵەوە، ناوی ئێوە بۆتە تێپەڕە وشەی شۆڕشێک، بۆتە نەخشە و نیگاوری سەر دیواوری کۆڵانەکان، بۆتە ئەو شیعرەی لەسەر لێوی عاشقانی ئازادی ئەزرینکێت. خوێنی ئێوە مەڕەکەبی نووسینەوەی مێژوویەکی نوێیە، مێژوویەک کە بە سێ وشەی پیرۆز دەست پێ دەکات: ژن، ژیان، ئازادی. تۆڵەی ئێمە چییە؟ تۆڵەی ئێمە هەڵوا و سین و کوشتن نییە، تۆڵەی ئێمە لە ڕواندنی هەزاران گوڵدایە لە جێگەی هەر درۆپە خوێنیچیەوە، تۆڵەی ئێمە قش باودانە لە گەروی باوی یاخیدا، تۆڵەی ئێمە هەڵکردنی ئاگری نەورۆزە لە دڵی چلەی زستاندا، تۆڵەی ئێمە وتنەوەی ناوی ئێوەیە لە قورگی هەر بەیانێکدا، تا ببێتە کابوسی شەوانی ستەمکاران. تۆڵەی ئێمە ئەوەیە کە چیتر کچێک لەبەر ڕەنگی جلەکانی نەترسێت و کوڕێک لەبەر وتنەوەی گۆرانیەک نەبەستێتەوە. تۆڵەی ئێمە ژیانە، ژیانێکی شاویستە کە ئێوە لە پێناویدا ژیانی خۆتان بەخشی. ئارام بنوون، ئارام بنوون ئەی شەهیدانی ڕێگەی تیشک، ئێوە وەک داونەگەنمینێ و مشتی جوتیارێک خۆتان بەخشی بە زەوی تا سبەی مەزراویەکی تر پڕ لە گەنمە شامی ئازادی سەوز بێت. ئێوە نەمردوون، ئێوە بوونەتە گزنگ، بوونەتە باران، بوونەتە هەتاو، وەسبەی لەگەڵ هەڵاوتنی خۆری ئازادیدا ئێمە لەسەر گۆڕیەوە بە دەنگی بەرز و سەری بڵندەوە سرودی ئازادی، سرودی سەرکەوتن ئەچڕین. ئەوە بەڵێنی گڕە بە خاک، بەڵێنی خوێنە بە ئازادی. ئەی ناوی ئێوە، ئەی ئەو وشانەی لە گەروی تفەنگدا و خنکان و لە دڵی نیشتیمانێکدا بوون بە گوڵاوڵە سوورە، ئێوە ئەو چیرۆکە بوون کە
بە خوێن نووسراویەوە. ئەو ئاوازە بوون کە لە نیوەی ڕێگەدا و کبکران، بەڵام دەنگدانەوەیان هەتا ئەبەد لە گوێی چیاکەندا دەزینگێتەوە. لە کام ئاسمانەوە دابارین ئەی ئەستێرە گەنجەکان، کام ڕەشەماوی ستەم چرای تەمەنی کورتیەوەی کوژاندەوە. ئێوە نەهاتبوون بۆ مردن، بەڵکو هاتبوون ژیان ببەخشنەوە. هاتبوون قژی کچان لە بری پەت بە شنەبای ئازادی بسپێرن. هاتبوون پێکەنین لەسەر لێوە زامدارەکان بچێن و شەقامەکان بکەن بە جێژنی ڕەنگەکان. بەڵام زریان هات، زریانێکە ڕەنگی لە قینی کۆرەپەرستیدا بوو، لق و پۆپی ئاواتەکانی ئێوەی هەڵکێشا. مەگەر دەکرێ مەرگ جوانی ئێوە لە یاودەکەندا بشارێتەوە؟ نەخێر، خوێنی ئێوە بوو بە شەونم لەسەر گەڵای داورەکانی کوردستان و ئێران، بوو بە باورانێکە تۆوی یاخیبوونی لە زەویەکی تەزیودا و شین کرد. چاوەداخراوەکانی ئێوە هەزارەن چاوی نووسکوی ڕاچڵەکان. دەستە بەتاڵەکانی ئێوە بوون بە مشتێکی پۆڵاین کە لە سنگی ستەمکاریەندا. ئێوە لە هەر دڵۆپە فرمێسکێکی داوی کێکدا، لە هەر ئاڵخێکی باوکێکدا، لە چرای ژووری هەر گەنجێکی چاوەڕواندا زیندوون. ئێستا ناوەکەنتان بوون بە سرود، بوون بە نهێنی نێوان عاشقان، بە دروشمی سەرشقامەکان. ئێوە چیتر تەنیا و کۆمەڵە ناوێک نین لەسەر چێلی گۆڕستانەکان، بەڵکو بوون بە ڕۆحی ئەم شۆڕشە، بوون بە هەناسەی ئەو ئازادیەی کە سبەی هەڵی دەمژین. ئێوە و باڵندە زامدارانە بوون کە بە خوێنی خۆتان ڕێگای کۆچکردنتان بۆ هەواوری ئازادی بۆ نەوەکانی دوای خۆتان نەخشان. ئارام بنوون ئەی ڕۆڵە جوانە مەرگەکان، ئارام بنوون. ڕاستە ئێوە ڕۆیشتن، بەڵام ڕێگاتان بەجێ نەما. یادگاریتان بووە بە مەشهەڵێک کە تاریکی شەوانی درێژ دەشکێنێ. ئێمە بەڵێن دەدەین لەسەر ئەو خاوکەی بە خوێنی ئێوە سوور بووە داورێکی ژیان بڕوێنین کە سێبەرەکەی ئارامی و میوەکەی ئازادی بێت. ئێوە نامرن چونکە ئازادی هەرگیز نامرێت. لە ئاسمانی خوێناوی نیشتیماندا هەر شەوە و ئەستێرەیەک داودەگیرسێ. ئەستێرە گەلێکە توریسکەی چاویان ڕەشاوی شەویستەمی شەق کرد و نووریان ڕێگاوی بەرەو کازیوەی ئازادی ڕووناو کردەوە. ئەوان ناویان شەهید نییە، بەڵکو شەیدایە، شەیدایانی حەقیقەتێک کە ناوی ژیاونە. شنەباوی شەپۆلی، شەپۆلی کوردستان ورتە ورتی ئەوانە و سرودی نەمراونیان بە گوێی چیا و سەرکەشەکاندا و دەسرپێنێ. زاگرۆس بووە بە کێل و گۆڕستانیان و هەڵاوەڵە بریندارەکانیشی تاوەجە گۆڵینەی سەرمەزاریانە. ئەوان نەچوون تاکو بمرن، بەڵکو چۆن تاکو بژین. لە ساڵتە وەختێکدا و کە مەرگ وەک سێبەرێکی ڕەش بەسەر شارەکاندا کشابوو، ئەوان جەستەی خۆیان کردە قەڵغان و گیانیان بەخشیە وشەیە ئازادی. خوێنی گەشیان لەسەر شەقامە تەڕەکانی تاران و سنە و سەقەز بووە مەرەکەبین و سینەوەی مێژوویەکی نوێ. دوا و هەناسەیان
نەبووە باوەخێکی سارد، بەڵکو بووە بە گەردە لوولێک و هاواری ژن ژیاونە ئازادی گەیاندە و پەڕی دونیا. قژی بڕاوی کچان بووە بە ئاڵا و دەستی بەرزکراوەیان بە لقی داوری هیوا. مەقامی بەرزیەوەن لەسەر گلد و تەپۆڵکەکان نییە، مەقامی بەرزیەوەن لەسەر گرد و تەپۆڵکەکان نییە، لەناو کتێبە زەرد هەڵگەڕاوەکانی مێژوودا نییە، مەقامیەوەن لەناو دڵی هەر مرۆڤێکی تینۆی ئازادیدایە، لەناو نیگای ئەو داوکەدایە کە وێنەی ڕۆڵە شەهیدەکەی ماچ دەکات و بەدەم گریاونەوە پێدەکەنێ، لەناو ئەو گەنجەدایە کە لە بری فرمێسک تووڕەی دەکاوتە مشت و بەردی دەوەشێنێتە کۆشکی ستەمکاو. مەقامیەوەن ئەو سرودەیە کە بەنیهێنی لە کووچە و کۆڕانەکاندا دەگوترێتەوە، ئەو شێعرەیە کە شاعیرێک لە ترسی زیندان لەسەر پەڕەی دڵی دەینووسێ، ئەوان بوون بە ویژداونی زیندووی نەتەوەیەک. کەواتە بۆیان مەگرین بەڵکو ڕێگاوکەیان بگرین، کەواتە بۆیان مەگرین بەڵکو ڕێگاوکەیان بگرین، یادیان مەکەنەوە وەک زاڵمێکی ساڕێژ نەبوو، بەڵکو بیکەنە مەشخەڵێک بۆ ڕووناوکردنەوەی تەمومژی داهاتوو. ئەو خوێنەی ڕژە هەروە بە فیڕۆ ناچێت، ئەو گیاونەی بەخشرا دەبێتە هەوێنی شۆڕشێکی گەورەتر. شەیداویانی ڕێگای ژینا نەمردون، ئەوان لەناو هەر دڵۆپە باوراونێکدا کە دەتکێتە سەر خاوکی نیشتیمان، لەناو هەر خونچەیەکی بەهاوریدا کە دەپشکوێ، لەناو بەیاونیەکدا کە هەتاو سەرهەڵدێنێ زیندون. ئەوان نەبوون بەڕاوبردوو، ئەوان نەبوون بەڕاوبردوو، بەڵکو بوون باویندە، بوون بە ژیان، بوون بە ئازادی.